بەهۆی بڕینی دەرماڵەی پای بەڕێوەبەری بنکە تەندروستیەکانی دەرەوەی سلێمانی نزیکەی 2 مانگە بنکە تەندروستیەکانی دەرەوە داخراون. گرفتەکە تەنها لە سنووری سلێمانیە و نوێنەرەکەیان گرفتەکە ڕوون دەکاتەوە. کێشەکە ئێمە بڕینی دەرماڵی پایە، بڕین دەرماڵی پایش بە بیانووی نەبوونی کارمەند، یعنی چوار کارمەند کەمترین لە بنکەیەکە، کامەشی دەسەڵات ئێمەتیانی ئێمە حەزەکەین 10 کارمەندی لە بنکەیەکە، بەڵام لە ساڵی 2013 تقریبا تەعینات لێرە نەکراوەتەوە. بە هۆکاری ئەوە بڕیوانە ڕێنمایەکەش ڕێنمای ساڵی 2012 ئێستا هاتوون لە ساڵ 2020 جێبەجێیەکەن کە لە هەمان کاتا ڕێنمایی 2007مان هەیە کە بۆمان سەرف کرێ، بەڵام ئەوان بەڕێز کاک حەسەن کاری بە ڕێنمای حەڤەکە نەکردووە، ڕێک دوانزەکە بەسەر ئێمە جێبەجێ کردووە. بەڕاستی ئێمەش کە بایکۆتمان کردووە ساوە نزیکی 2 مانگە، بایکۆت ئێمە ڕاستی بە چارەسەر نازانین، بەڵام لە مانگی 2 هەوڵمان ناوە تاوەکو مانگی 6 نانتوانانی و کەم کێشەیەمان بۆ حەلکەن، ئێمەش دوابڕار گەشتوونەتەوەی کە بایکۆتکەین. گونشینەکان گرفتیان بۆ دروست بووە. ئێستا وەرزی پێوەدانی مارود و پشک و مێرووە زیان بەخشەکانە. داخستنی ئەم بنکانە گونشینان ناچار دەکات ڕوو لە قەزا دوورەکان و ناوەندی شار بکەن. ئێمەش وەکو هاوڵاتی زۆر پێویستیمان بە بنکەیەکی تەندروستیە، بە تایبەتی هەر بۆ خۆم تووشی دەمارگیرانی دڵم بووم، 3 دەمارم گیرا لێرە لە برەوەی کە ئەم هینە بکە چارەسەری ئەمی لای ئەم بکەم ناردیانم بۆ دوکان جا لە دوکانە بۆ سلێمانی. واللهی مارود و پشک زۆرە ئارە وەڵا بنکەی تەندروستی هەر دەموو دەم پێویستە بەهۆی ئەوەشەوە کە ئێرەش بۆ بە سەیرانگایەک چۆن بنکەی تەندروستی تیان نەبێ. بنکەیشی تەندروستی چەندین کەس بەڕێیەک لێ ڕۆژانە ئەو جار بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە سەیرانگاکە کە پێنجشەمان و جمعان و شەمان هەر بەرناکەوێت هەوا لێدە خەسەخانە دێن بۆ ماڵەوە بۆ لای ڕۆژی عوتڵەش ئەوان هەر فەقیرە ئیژەکەن، کەسی بۆ دەرماڵەیەشی حکوومەتی هەرێم چاوی لە دەستی ئەمانەوە. پێشتر ئەو بەڕێوەبەرانە و سەندیکاکانی کارمەندانی تەندروستی هۆشداری زۆریاندا لەوەی بنکەکان دادەخەن. چارەسەری کێشەکە لای وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانە. ئەوانیش دەڵێن گرفتەکە پەیوەندی بە نەبوونی پارەوە هەیە. ئێمە دیارە لە مانگی یەکەوە لە هەڵەبجەی شەهید 80 جێگە دەرماڵی پای بڕا و لە مانگی دووشەوە نزیکەی 80 شتێک لە سلێمانی هەر دەرماڵی پایەکەیان بڕاوەتە 100 تقریبا 66 شوێن دەرماڵی پایی بڕاوە لە سلێمانی و هەڵەبجە. ئەوە بوو وەکو بەڕێز ئاماژت پێکرد ئێمە 2 جار کۆنگری ڕۆژنامانیمان کردووە، داوامان کردووە کە ئەم کێشە چارەسەر کرێ لە بەرەوەی یەکەم لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و لە ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین و زاخۆ و سۆران نەبردراوە، تەنها لە دەڤەری ئێمە براوە. بۆیە داوامان کردم کێشە چارەسەر بێ، وەکو کۆتا بڵێ هەوڵ وەزارەتی دارایی لیژنەیەکی پێکێنا و چەند جارێک کۆبوونەوەیان کرد و کۆنووسی خۆیان نووسیەوە بۆ چارەسەری کێشەکە، بەڵام هەچەنە دەسەڵاتی وەزارەتی دارایی بۆ ئەم کێشە چارەسەر کات، بەڵام بەرزیان کردوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوان قەراری لێ بدەن. ئێستا ئێمە لە چاوەڕوانی ئەوەین کە ئەنجومەنی وەزیران بڕیاری کۆتایی بدە بە خەرجکردنەوە یا بە خەرج نەکردنی ئەو دەرماڵەیە و لە ئێستادا بنکە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بایکۆتیان کردووە و دوێنێ ئێمە تەکیدمان کردەوە هەتاوەکو نەتیجەیەک نەبێ بنکە تەندروستیەکانی ئێمە ناچنەوە سەرکارەکانیان و سەردەوام. بڕینی دەرماڵەی پایە بە ڕێنماییە کراوە کە ساڵی 2012 دەرچووە، بەڵام ساڵی 2007 ڕێنماییەکی تر دەرچوو کە ئەوەی پێش خۆی ڕەت کردەوە، بەڵام تا ئێستا هەر کار بە ڕێنماییە کۆنەکە دەکرێت. نزیکەی 2 مانگە بنکە تەندروستیەکانی دەرەوەی شاری سلێمانی بەهۆی بایکۆتی پزیشکان و ئەوانەی کە دەرماڵەی پایان هەیە داخراوە بایکۆتیان کردووە. ئەوان دەڵێن تاوەکو دەرماڵەی پایان بۆ